سەرچاوم گەلە پێ باشی؟ سەلامە باشی ناوی سەرچاو بەڕێزە؟ عەبدوسەمەد عەبدوڕەحمانم کاک عەبدوسەمەد خەڵکی کوێی کاک عەبدوسەمەد؟ خەڵکی ڕۆژاوامەس خەڵکی ڕۆژ ئاوای سەرسەر و سەر چاوە چاوێم سەلامەت سپاس گەلە دەکەم چەند ساڵە لە هەولێری؟ 12 ساڵ چێ بوو 12 ساڵە ئەی چەند ساڵە شوێنە جوانت کردوێتەوە قاوەخانە جوانە؟ ئەو 12 ساڵێ من هەولێرێم یەکەم قاوەخانە لە هەولێرە بەوە بەڵێ یعنی 12 ساڵم قاوەخانەت دروست کردووە بالضبط بەڵێ زۆر باشە چەند کارمەند لای تۆ ئیشەکات؟ والله تقریبا باشن تقریبا دور 12 فرايمه هي يعني 12 فەرعتان هەیە کارمەندتان زۆرە بەڵێ زۆر باشە لە شتان ساقوێ سەلامات. ئەوە کارێکی زۆر باشە کە تۆ شوێنێکی ئەو جوانەکەیتەوە پیشەیەکی جوان دامەزرێنی و لەگەڵیشیا چەند گەنج سوودمەند ئەبن کار دەکەن لەو شوێنە بەڵێ والله مش کوردی خۆمە ئێرە یعنی ئیش دکن بەڵێ کوردی باشوور اي باشور مثلا ڕۆژاواژی هەن ینی زۆر هەنە تقریبا و ئەوە مەشروعکی خۆشە و باشی ینی دەستان خۆش بێکەواتە تۆ ئەم ئیشە دامەزراندەوە هەم کوردی ڕۆژ ئاوا هەم کوردی باشوور کارت لەلا دەکەن زۆر باشە دەستخۆشیت لێەکەین سەرکەوتوبی ئینشەڵا خۆی گەورە ڕستتان بە ئەی ئەوە چییە ئەوە چۆن دروستیەکەن باسێکی ئەمەمان بۆ بکەمە ئاگری لە ژێرایە ئەو ئەگەر ژێرە سەر بەردی دروست دەکەنەوە قاوی عربی بێ خەڵتی هەیە و قەزوان کوردی ئەمە قەزوانە ئەو قەزوانی کوردی صاف کوردی یعنی خۆتان دروستیەکەن خوا دروست دەکەن خەڵتەکە خوا دروستی دەکەنەوە کوردی ئەونا زۆر قەزوان باشە اینجا ئەمە لمە گەرمتان کردووە گەرمە و زۆر تشکی تایبەت دەردکە بە قەزوان دێدە سەر لم باشە ئەتوانین تامی بکەینەوە قەزوانە سەر چاوم سەلامات خۆش بێ بەبزانین چۆنە طبعا ئەمە بە ئیسراحەت قاوەکە ئەقڵێ لەسەری تامی خۆشترە تامی خۆشترە گەرمترە باشترە ئێستا قاوەیەکی خۆش دەخۆم قاوەیەکی قەزوانی کوردی دەرەجەیە بزانین دەرەجەیەکە بزانین چۆنە دەستە خۆش بێ سەلامات بێ بزانین تامی چۆنە ئەمە خۆتان قەزوانەکە وتە ئەی کوتین ئەی هاڕن سۆر دەکەم باشە بەس بێتە ئێرە بێزەحمەت بەڵێ ئەوە سۆر دەکەن بور دەکەن ئەو خەڵتەی خوا ئەم چا دەکەنەوە تێدا زۆر باشە خەڵتەکە تایبەتە بە خۆتان زۆر باشە شوێنەکەتان خۆتان دیزاینتان کردووە یان خەڵک هاتۆ بۆی دیزاین کرد دیزاین چاکری ماشەڵڵا ستێلی خۆ زۆر جوانە دوکانەکە زۆر جوانە زووزویم ڕستمەگرم لێرە باش سەلامات دیگە لە سپاس دەکەم مەمنون بە تامی قاوەکە بکەین سەلامات وەڵا بەتامە زۆر دەستە خۆش بێ بێ بینەرانی ئازیز ناخۆش قاوەی کوردی زۆر بەتامە قاوەی قەزوانی کوردی و ئەگەر کوردێکیش دروستی بکە خەڵتەکەی دروست بکە و ئامادەی بکە ئەکیید خۆشترە وایە قاوەمە کامل ئێ هەولێری ینی حتا ئێ کولاندن ئێ هەولێریە خەڵتەکە کامل ئەم خامتینن لێرەم سۆر دەکەن لێرەم دینن کامل بس كامل كردية بس أنا بقاوي لبناني إيه أردني أو لبناني قاوي تركي هيا إيمش قاوي كردي معنا بالضبط كردي ويا كرديش هيك كم ترني لا خلقي ولاتاني تر لولاتاني تر إيمش خاوني كلتور وخواردن وجلو برجو الله يخومانو هم شتيكي خوماني الحمد لله بالي دڵپاکترین قەومین لە هەموو جیهاندا وایە باشە سەرکەوتوو بنی ئینشەڵڵا شتێکی خۆشمان بۆ باس کرد لە کاتی کارکردن ڕوویدا بێ والله هەمە تایبەت کامل خۆشی ینی هەموو شتێک خۆشە ڕۆژانە لە لای الحمدلله زیاتر چ کەسانێک سەردان دەکەن والله ژمێژ دەبەرێ عرب بووم بەس ئانا کورد سەدی کوردن بەڵێ ئێستا هەمووی 100% کووردە شاعیر و كساني ديالو سردان كان شاعر مهندس يعني زور يعني مثقفتين كامل همويا مثقفة بله زور تشاكا بشين دانيشين فرمودان بشين ليرة دانيشين شو كان طبعا زور جوانا ما شاء الله فرمون براي عزيزم ولا لا موا كارمن دكان قد كتنا كان تشكينن قوارجن اكيد لازم بشكيني هنا كوبن او اشياء اجباري او بله اي تو تورا نابي تورا نابي خلص انا ابى تورا نابي خد كسيكي هادئ دايم دير ما شاء الله هادئه بس ناس هادئ مزور بس والله عصبي ما اقرم بس هادئ او عصبي شد او شلون يعني مثلا ايش از هادئ مزور بله غلطه كيفين بيناي بس انا جاني عصبي لا جاني خوت عصبي بدأ أخو نا به واجه أشخو هذا أكيد إن شاء الله يا رب إن شاء الله لقد برسيارو والله ما شوني كاك عبد الصمد بلي في نقشتم لقد برسيارو جواب سؤال وجواب باشي باشم بلي زور باشا برسيارك اللي كم والله ما كتزاني لبيتا خامن خلاص
چۆن وەڵا جوابەکەت زانی هەدیەت پێ دەدەم بەێ باشە باش پێت خۆشە قەت هەدیەت بردوێتەوە نا قدیم هەدیە نەبرین قەت هەدیەت نەبردوێتەوە یکمێ جارێژ نابم باشە پرسیارێکی لێ یەکەم بەبێ ئەوەی سێری خۆت بکەیت بەڵێ. هیچ سێری خۆت مەکە ئێستا چ جلێکت لە بەردایە جلێم چاکێتی ژێلدێ پانتۆڵی کۆبۆیی و کالایی کالەکانت چ ڕەنگە کارەنگە سپی بێژیە و ئەدیداسە ئەدیداس بلوستەکە چ ڕەنگە برەنگەکە ئەوە زەیتیە زەیتیە زەیتی نییە کورە سێری نەگە کورە سێری نەگە ئەوە سێرەگە چی بوو زانی دیان نەزانی زانی جەماعەت نەتزانی نەتزانیم نەتزانی ئەو ژینە لازم ئەو ژێوەن بێ على ساس هەدیاکە وەرەگرم ناگرم ئێمە ئەگەر وەڵامەکەش نەزانی بەرنامەی مایکە سوورەکە و ستافی مایکە سوورەکە دڵی باشە هەر خەڵات دەدا مادەم تۆ قاوەیەکی خۆشت پێشکەشکردینەوە ستافە بە ڕێزەکەشی قاوەیەکی زۆر جوانیان بۆ ئامادەکردوین ئەوە دڵ و گەڵا و گوڵ و هەموو شتێکیان لەسەر دروست کردووە دەستان خۆش بێ ئێمەش خەڵاتێکین بە بەڕێزت دەستە خۆش بێ ئەوە خەڵاتی ئەلیسفۆنە دوکانیان لە ئیسکانتاوەرە بابەتی مۆبایل و ئەلکترۆنی و ئەو شتانیانەیە پیرۆزی بێ بەخۆشی بەکاریبێنی هەر ئامێرێکی مۆبایل و ئەلکترۆنیتان ویست سەردانیان بکەن نرخەکانیان زۆر گونجاوە کوالیتی شتەکانیان زۆر زۆر باشە زۆر سپاس شتێک خۆشت بۆ باز نەکردم لە کاتی کارکردنا بەسەراتێکی خۆش بۆ باسکە لەگەڵ کارمەندەکاندا زوو کارمەندە گۆڕی ئەرێ نەزوو بزوو هەلستا کارمان تێ مشکلاوێ نەزان چاوایی هەنێکانە تێ ناگەن ڕۆژکە درۆستە بردێک ما خەرشی دوگارم غیروی دوگارم زانن پێ زۆر کارمەندا دوگارم نەب دەستێخوا غەڵەتی کیفم پێ نایە وایە حەزەکەی هەموو شتێک ڕێکوپێک بێ ڕاست بێ مشتری بێ مەسەلەن قاوە دروستکردنا قاوەی بێ هەمە ئەشەیە لازم مەزبوط بیە وایە دەستە خۆش بێ زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بووین سپاس بۆ بەشداری زۆر سپاس ئەو کاکە بەڕێزە هەم قاوەیەکی خۆش پێشکەشکردین ئەم قسەی خۆشی بۆ کردین دەستخۆشی لە یەکەم کە ئەو دوکانە جوانی کردوێتەوە و لە لای چەندین گەنجی کورد کار دەکەن هەم کوردی باشوور هەم کوردی ڕۆژئاوا سەرکەوتوو بێ ئینشاڵڵا اینجا قاوەیەکی زۆر زۆر جوانیشی بۆ ئامادە کردوین ڕازاندویانێتەوە ستافە بەڕێزەکەی دەست و چاویان خۆش بێ